یەکگرتوویەک کە ڕۆژ لەگەڵ ڕۆژ پتەوتر دەبێت. یەکێک لە خاڵە بەهێزەکانی ئاخێزی شۆڕەشگەرانەی خەڵکی ئێران هاوپشتی و یەکگرتوویەکی مێژووی بێوێنەیە کە لە نێوان نەتەوەکان، چین و توێژ و شارە جۆراوجۆرەکاندا بوونی هەیە. ئەم دروشمە وەحدەت بەخشانەی کە لەسەر زاری تێکۆشەران و شۆڕەشگەرانە و کردارە ستایش ئامێزەکانیان لەم یەکگرتوویەوە سەرچاوە دەگرێت. سەرانی کۆماری ئیسلامی سەرمایە و دەستگا تەبلیغاتی و ئیتلاعاتیەکان بە شێواندنی ڕاستیە مێژوویەکان، بڵاوکردنەوەی درۆ و حیلەگەریە ڕیاکاریانەکانیان هەوڵیان داوە ئەم یەکگرتوویە تێک بدەن. ئامرین و ئامڵینی کۆنەپەرست و جنایەتکاری خۆجێئی هەر لە سەرەتای ئاخێزەکەوە بە شێوازی ئاڵۆز و گوماناوی هەوڵیان داوە جیایی و دووبەرەکی بنێنەوە و ئەم یەکگرتوویە لە نێو بەرن. وەک نمونە ئەوان لە کوردستان و بەلوچستان زیاتر لە شوێنێکی وەک تاران لە فیشەکی جەنگی کەڵکیان وەرگرتووە و دیارە کوشتارێکی زیاتریان لەم دوو ناوچەیەدا کردووە. ئەوان لەم ڕێگەیەوە هەوڵیان داوە تا لە نێوان دانیشتوانی پایتەخت و خەڵکی کوردستان و بەلوچستاندا دووبەرەکی دروست بکەن، بەڵام ئامانجەکەیان نەپێکا. تێکۆشەران و شۆڕەشگەران لە تاران بە دروشمی وەک لە کوردستانەوە تا تاران خوێناویە هەموو ئێران و لە کوردستانەوە تا تاران ستەم لە دشی ژنان وەڵامی ئەم حیلەگەریەی کۆنەپەرستانیان دایەوە. جنایەتکارانی حاکم هاوکات ئاستی تەبلیغاتی خۆیان لەسەر سیستان و بەلوچستان چڕکردەوە تا بەڵکو بتوانن لە نێوان نەتەوەی ئازەری و بەلوچ لەگەڵ کوردستان دووبەرەکی بنێنەوە. بەڵام بە دروشمەکانی وەک ئازەربایجان و بوشیارە پشتیوانی کوردستانە و لە کوردستانەوە تا تەورێز کاسەی سەبرمان لێوڕێژ وەڵامی دەندان شکێن لەلایەن ئازەریەکانەوە بە سەرانی ڕژیم درایەوە. تێکۆشەران لە سیستان و بەلوچستان بە دروشمی سنا زاهدەن چاوچرای ئێرانن کێشایان بە دەمی جنایەتکارانی ڕژیمدا. ژمارەیەک لە ئاخوندە دەوڵەتیەکان و هەندێک لە فەرماندەکان کە بە گشتی ناسیاسین لە دەرفەتی جۆراوجۆردا گەمژانە باسییان لە مەترسی جیابوونەوە بە تایبەت لە کوردستان کرد. بەڵام شۆڕەشگەران بە دروشمی کوردستان گۆڕستانی فاشیستان وەڵامی ئەو خاکپەرست و ناسیۆنالیستە مێزەر بەسەر و نزامیانەیان دایەوە. بەرپرسانی بەدنێوی ئیدارەی ئیتلاعات کە زانیان مۆرەکانی سەر بە ڕژیم کەوتونەتە بەر قین و نەفرەتی خەڵک و تەنانەت کەسانی سەر بەخۆشیان باوەڕیان بە قسەکانیان نییە کەوتنە بیری فێڵ و تەڵەیەکی ترەوە. ئەوان لە تازەترین دەستە گوڵێک کە بە ئاویان دادا کەڵکیان لە شێوازی نامرۆڤانەی شنود وەرگرت و لە زمان یەکێک لە بێژەرانی هەواڵی ڕسانەیەکەوە باسییان لە مەترسی لەدبوونی ئێران کرد. ئەوان بێ ئاگان لەوەی کە ئەم کەسانەی ئەم درۆیانە دەکەن لە هەر شغڵ و پلە و پایەکدابن بە خێرایی وەک باقی کاربەدەستانی ڕژیم دەکەونە بەر نەفرەتی خەڵک وەک ئەوەی سەبارەت بەم بابەتەی دوای ڕوویدا. ئاخێزی شۆڕەشگەرانە ئێستا لە چەوسانەوەی زۆر بە یارمەتی سەرکۆت پێشێلبوونی وەحشیانەی مافی ژنان و نەتەوەکان بە کەڵک وەرگرتن لە جنایەتکارانەترین شێوازەکانی وەک ئەشکەنجەی تاقەت پڕۆکێن و ئیعدامکردنی بە هەزاران کەس لە زیندانیانی سیاسی و ئاسایی لە زیندانەکاندا، کۆمەڵکوژی لە مەیدانەکانی شەڕ لە دژی شۆڕەشگەران لە کوردستان، ئیعدامکردنی بەرینی هەڵسوڕاوانی سیاسی کورد، بەلوچ، عەرەب، ئازەری، بڵاوکردنەوەی هەژاری بێسنوور، زیادکردنی نایەکسانی، ئاساییکردنەوەی لەشفرۆشی مەزهەبی، پەرەپێدان بە بێسەرپەنایی و تاڕادەیە گۆڕخەوی، لە نێوبردنی فەرهەنگی پێشڕە و زانستی ئینسانی و پڕکردنەوەی جێگایان بە خورافاتی مەزهەبی بە شێوەیەکی بەرچاو، ئاساییکردنەوەی گەندەڵی ماڵی و ئەخلاقی لە نێو کاربەدەستان و سنفە جۆراوجۆرەکانی کۆمەڵ و ستەمی هاوشێوە سەرچاوەی گرتووە. ستەمی نەتەوایەتی تەنیا یەکێک لەو ستەمانەیە و هەڵسوڕاوان و تێکۆشەرانی سڕینەوەی ئاگاهانە هەستیان بەوە کردووە کە نەهێشتنی ئەم ستەمە بەستراوەتە بە
هاوکاریکردن لەگەڵ چاوساوەکان و زۆر لێکراوان لە ئاستی ئێراندا بۆ دامەزراندنی حکوومەتێکی دیموکراتیک و خەڵکی و سەرتاسەری. هەر ئەمەش بووەتە هۆی ئەوەی کە ئەم یەکگرتوویەی ئێستا بەردەوام و ڕوو لە پتەوتربوون بێت. هەڵسوڕاوان، ڕێبەران و بەشدارانی ئاخێزی شۆڕەشگەرانی ئێستا بەم هۆکارەیەکە بە هاسانی توانیویانە هەموو هەوڵەکانی ڕژیم و ڕاگەیەنەرەکانی ژێرسانسۆری ئاخوندەکە لە وشکەکان و فەرماندەنا سیاسیەکان پوچە بکەنەوە.